اگه سوالك تو يعني كده كردستان بود تمثيل دكي انقراني بود تمثيل شو؟ تمثيل يعني پێشتر یک فیلمان بینی؟ يكجا بەڵام ئەتۆگە بێ ئەوروپای لەبەر دایکمان دێنەوە ئێرە حەزەکەم بزانین لەبەر چی ناتوانانی بۆ ناتوانانی وڵای دایکمان دێنەوە ئێرە ئەمن بە خاتری دایکمان هاتوومەتەوە ئێرە ئەگەریان خۆ هاتنی تۆ بۆ ئێرە زۆر ئاسانە هەموو تەرتیباتێک بنێکە وڵا بەناوی خۆدا خەڵک هەڵکەوتوەرە ئەویش خۆ دەبێ وەلی من پێم خۆشە بێ ئەوروپای لە ئەوروپای خۆشترە لە کوردەواری خۆماندا لە وڵاتی خۆماندا بڕێک سەختە مشکلە چۆنیش بە خۆت دەزانی قسە و کوردەواری ئازادی نییە نا وەکو ئەوروپایە نییە خۆتە لە فرودگا لە مەپاڕێ دەری ڕاستە چی بۆ لای کەک هەڵکات چی ئەبرینێ جاخۆ هەروایە وەلی ئەوروپا خۆشترە ئازادترە کەس مەسەلەت ناتناسەیە لەبەر خاتری هێشتانە هیچ کەشەیەک نییە لێ لە کوردستانی ڕێک توانم سوالکەم مناڵەت هەیە؟ نەوەڵڵا شێخ هەرگیز نەبووە؟ هیچ ناوەڵڵا پێشتر هیچ نەوەڵڵا بە قەولی کوردەواری خۆمان دەڵێت فستەقە وەلە فستەقە ئەرە وەڵڵا چۆن تەحملەتی ڕاوەستی وڵای جا زۆر سەختە دەبێت فکرێکی بکەینەوە ئیدی زۆر شێخ جان چا؟ دەبێت فکرێکی بکەینەوە ئیدی ئیشەڵا کە ڕۆیشتمەوە دەبێت حتمەن بێ ئەوروپای دەتوانی ئیدی